پرسیار دەکرێت بۆچی خەڵکی باوک و دایک و کوڕ و کچ و برا و خوشک و کەس و کار و دراوسێ و زاوا و خەسووری خۆی دەکوژێت؟ بۆچی دەیکوژێت؟ لەبەر ئەوەی بەهۆی تۆڕەبوونەوەیە کە ئینسان تۆڕە بوو مەزاجی تێکەچێ، کە مرۆڤ تۆڕە بوو عەقڵی لاواز دەبێت. چۆن دەڵێن تووڕەبوون برای شێتیە، مرۆڤ تەسەڕوفاتی وا دەکا دوای چەند دقەیە زۆر شەرمەزار دەبێت. ئەگەر ئینسان سەبری هەبێ ئەو دوو سێ دقەیە کە دەڵێ من تووڕەم دوو سێ دقە تووڕەبم، ئەو دوو سێ دقەیە خۆت بگرە بە ئیزنی خوای هیچ نابێ. خۆ کوشتن دقە و دوو دقەی ناوێ، چەند چرکەیەکی دەوێ، بەڵام خۆڕاگر بە. سەحابەیە هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاریم بکە. فەرمی لا تغضب، تووڕە مەبە. ئەفەرمی بیرم کردەوە لە قسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆچی فەرمی تووڕە مەبە؟ من دەڵێم ئامۆژگاریم کە ئەو دەفەرمێت تووڕە مەبە. بۆیە دەفەرمێ تەماشام کرد ففكرت حين قاله فإذا الغضب يجمع الشر كله. بیرم کردەوە قسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ئامۆژگاریە گەورەیە، چونکە بیرم کردەوە تەماشام کرد تووڕەبوون هەموو شەڕێک لە مرۆڤ کۆکاتەوە، کۆکەرەوەی هەموو شەڕێکە، هەموو شەڕ و ئاژاوەکان کە ئێستا دروستە بێت لە کۆڵانەکان، لە ماڵەکان، لە خانووەکان، هەمووی سەبەبەکەی هۆکی لە هۆکارەکانی تووڕەبوونە. کە مرۆڤ تووڕە بوو تەسەڕوفاتی شێتانە دەکات، تەسەڕوفاتی شێتانەش پەشیمانی دەدوایە. بۆیە ئەگەر ئینسان خۆی بگرێ بەختەوەر دەبێ بە ئیزنی خوا، خۆت ڕاگرە. پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم ئەگەر بە پێوەی دانیشە، چونکە دانیشتی لاواز دەبی، ئەگەر بە دانیشتنەوە بی پاڵکەوی لاوازترە بی، نەک پەلاماری کابرا بدەی. پیاوێک دەڵێ گەنجێک لە ڕەمەزان لە شارێک لە شارەکانی کوردستان، دەڵێ ڕەمەزان بوو لە بازاردا دەڕۆشت بەناو بازاردا، بەلای دوکانێکا تێپەڕیم گۆرانێکی لێدا بوو، دیجەیەکی گەورەی داگیرساندە بوو، گۆرانێکی لەسەر بوتم برای بەڕێزم ئەگەر تۆزە کزیکەی باشترە ڕەمەزان و خەڵ بە ڕۆژووە، وتی بەسەر چاو کزی کرد، وتی کەنە هەندی تر ڕۆشتم بە قسەی خۆشیش، پیاوێتیش بە هەمان شێوە گۆرانێکی زۆڵ بە قووەتی خست بە سەری، وتی پێم وت براکەم ڕەمەزانە خەڵک و نەحبارە بێ ئەگەر کزیکەی مەمنونتە بم. دوو لە ڕووی بەڕێستان و مزگەوتەکە وتی تفێکی کرد ناو چاوم، وتی یەک تفێکی تێم کرد، وتی منیش ئاوایەکم کرد، وتی پیاوەکە سەری داخست حتا ڕۆشتم سەری هەڵ نەبڕی، زانی غەڵەتی کرد. وتی لە جیاتی ئەوە تفێکی تێم کرد، وتی منیش ماچێکم کردەوە پیاوە لە جیاتی تفەکە، ئەڵێ سەری داخست سوێن بەخوا هەتا ڕۆشتم سەری بەرز نەکردەوە، جا ئەگەر تفەکەی تێ بکردایەتەوە بێگومان شەڕی دەستەوەیەخە دروستە بوو. ئەم پیاوە خۆی بۆ گرت، ئەو چەند دقەیە ئەو چەند چرکەیە خۆت بگرە لە شەڕ دوورەبی بە ئیزنی خوا. بۆیە شەڕ یەکێ لە هۆکارەکانی شەڕ و ئاژا و کوشتن زۆربوون تووڕەبوونە، تووڕەبوونەکەی چەند دقەیەک و کارە ساتر ڕۆدەت. کەواتە ئینسان ئاگاداری خۆی بێ، ئەگەر ئەتەوێ بەختەوەر بی، ئەگەر ئەتەوێ ڕەوشتت نەگۆڕێ، ئەگەر ئەتەوێ کێشت بۆ دروست نەبێت تووڕە مەبە. خۆت ڕاگرە، دەست ڕاگرە، دەست بوەستێنە، هەر کاتێک زانی سار دەبیتەوە، هیچیش ڕوونادا بە ئیزنی خوا.